بەرگری لە بەرگری هەڵنەگر. حکوومەتی ئیسلامی بەکرێگیراوانی خۆی لە ژێرناوی لەشکری سایبری ڕەوانەی دنیای ناو ئینتەرنێت و فەزای مەجازی کردووە و لەوێدا دەست ئەدەنە خراپکاری، کۆکردنەوەی زانیاری بەکارهێنەرانی ئینتەرنێت، بڵاوکردنەوەی درۆ و چەواشەی ڕووداوەکان، فەزاسازی دژ بە نەیارانی سەرشناس، هەککردن و دزینی زانیاری پەیوەندیدار بە حکوومەت و سیاسەتمەداران، دزین و کۆکردنەوەی زانیاری زانستی لە ناوەندەکانی فێرکاری و لێکۆڵینەوە و گەلێک چالاکی نایاسایی و خراپکارانەی دیکە. ڕەوانەکردنی بەکرێگیراوان و وتەبێژانی حکوومەتی ئیسلامی بۆ ناو کلاب هاوس، تویتر، فەیسبوک و باقی پلاتفۆرمە کۆمەڵایەتیەکان لە واقعیەتەوە سەرچاوەگرێت کە ڕژیم خۆی بەوە گەیشتووە کە مەیدانەکانی دەسەڵاتی ئیسلامی هیچ جۆرە اعتبارێکیان نییە و خەڵک زیاتر لە ڕابردوو ڕوویان کردوەتە مێدیاکانی دەرەوەی وڵات و تۆڕە کۆمەڵایەتیەکان. حکوومەتی ئیسلامی کە مێدیا سربەخۆکانی یەک لە دوای یەک داخست، ڕۆژنامەوانانی بێکار، زیندانی ویان ناچار بە کۆچکردن کرد و هەوڵیدا بە فەرمانی بازجوو قازیەکانی وەک مرتەزەوی سەرکوت و دیکتاتۆریەکی یەکدەنگ، ئەویش بە ڕەوایەتی باڵێکی دەسەڵاتی ئیسلامی بەسەر کۆمەلگەی ئێراندا بسەپێنێت، لە پرۆژەی کۆنەپەرستانەی خۆیدا شکستی هێناوە. بۆ ماوەیەک دەست و پەیوەندەکانی حکوومەتی ئیسلامی لە ژێر ناوی شیکار، کارناس، مامۆستای زانکۆ، ڕووناکبیری ئاینی هەوڵیاندا ئەوەی کە خەڵک لە ڕژیمی ئیسلامی قبوڵی ناکات بە درۆ و فریوکاری لە مێدیاکانی دەرەوە بهێنە گۆڕێ. ئەم تاکتیکە زۆر زوو ئاشکرا بوو و زۆرێک لە مۆرەکانیان پەراوێز خران و ڕێسوا بوون. مێدیاکانی حکوومەت سەرەڕای تەرخانکردنی هەزینەی بەرین و بەکارهێنانی هەزاران بەکرێگیرا و بینەر و خوێنەریان نییە. توێژی شارنشین، کرێکاران، ژنان، کەمینە نەتەوەی و ئاینیەکان، لاوان، خوێندکاران و شارەزایانی بە بێزاری و نەفرەتەوە دەڕواننە مێدیاکانی دەسەڵات. لە ئێستادا کە گەلێک مێدیا لە دەرەوەی وڵات و تۆڕە کۆمەڵایەتیەکان چالاکن و میلیۆنها بینەر، بیسەر و خوێنەر بابەتی جۆراوجۆریان لەبەردەستە، ڕژیم بەباشی کەسادبوونی بازاڕی مێدیاکانی دەسەڵاتی بۆ دەرکەوتووە و بە ترسەوە دەڕوانێتە ئەم ناوەندانەی بڵاوکردنەوەی زانیاری و هەواڵەوە. هەر بۆیە وەجم و جۆڵ کەوتووە و بەنیازە بە هەر شێوەیەک کە بوو بێت بەدیلێک بۆ ئەم بارودۆخە بدۆزێتەوە. لەشکری سایبری حکوومەتی ئیسلامی بێجگەل لە چاوەدێری و زەفتی قسە و باسی چالاکانی سیاسی و کۆمەڵایەتی و کەڵک وەرگرتنی تەبلیغاتی لێیان بۆ سریاڵی دەستگا ئەمنیەکان بە شێوازی جۆراوجۆر هەوڵەدەن کە جەنایاتی 43 ساڵەی حکوومەتی ئیسلامی داپۆشن ویان کەمڕەنگی بکەنەوە. ئاخوندەکان بەڕیش و مێزەرەوە لە ناو کلاب هاوسدا چالاکن و بە دیفاع لە شیعەگەری و پاراستنی یەکپارچەیی خاک وای نیشانەدەن کە لە دەرەوەی بازنەی کۆماری ئیسلامیدا بۆ دیفاع لە شیعەگەری و یەکپارچەیی خاک کارەکەن. ئەوان فریوکارانە لە هەوڵی ئەوەدان تا مەزهەبیەکانی دەرەوەی ڕژیم و بەشێک لە ناسیۆنالیستە ئێرانیەکان لەگەڵ خۆیان بخەن و یان لانی کەم لە دژایەتیان ڕوو بە کۆماری ئیسلامی کەم بکەنەوە. بێگومان دەسەڵاتی ئیسلامی ئەگەر بە زۆری ئەشکەنجە و زیندان توانی مێدیا سربەخۆکان دابخات و ڕۆژنامەوانان بێکار، زیندانی و ناچار بە جێهێشتنی وڵاتیان بکات، لە دەرەوەی ئێران و لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ناتوانێت پرۆژەی کۆنەپەرستانەی خۆی بکاتە ڕەوتێکی کاریگەر. ئەم دەسەڵاتە نە بە گوشار بۆ سەر بنەماڵەی چالاکانی سیاسی و مێدیایی، نە بە هەڕەشە و خۆهەڵکێشان و نە بە ڕەوانەکردنی لەشکری سایبری ناتوانێت دەنگی ئازادی جەماوەری میلیۆنی بێزار لە ڕژیم کنترۆڵ و سنووردار بکات. ئەو سەردەمە تێپەڕ بوو کە بە پارازیت ویان فیلتێرکردن دەنگی نەیارانی حکوومەتی ئیسلامی کپ کرد. ئەمڕۆ بەکرێگیراوانی لەشکری سایبری بە دیفاع لە دیفاع هەڵنەگەر زیاتر لە ڕابردوو دەسەڵاتدارانی ساختەچی و گەندەڵی ڕژیمی ئیسلامی ڕێسوا دەکەن.